کێشەکانی ئەمریکا و ئێران بەرەواڵۆزی زیاتر دەچێت و واشنگتۆن نیگەرانە لە پشتیوانیەکانی یەکێتی ئەوروپا بۆ تاران کە لە ڕێگەی پێدانی 20 ملیۆن دۆلارەوە پشتیوانی خۆی بۆ تاران دووپات کردەوە. براین هۆگ بەرپرسی دۆسیە کاروباری ئێران لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند پێویستە یەکێتی ئەوروپا هەماهەنگی واشنگتۆن بکات لە کۆتایی هێنان بە هەڕەشەکانی ئێران بۆ سەر ئاسایشی جیهان. وتیشی هاوکاریەکانی ئەوروپا بۆ ئێران هانی بەرپرسانیە وڵاتە دەدات داواکاریەکانی گەلی ئێران پشتگوێ بخەن و هیچ گۆڕانکاریەکی سیاسی ئەنجام نەدەن. لەلایەکی دیکەوە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەو هەنگاوی یەکێتی ئەوروپای بە هەڵەیەکی گەورە ناوبرد ناوبراو لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دوای بەشداریکردنی لە لووتکەی وڵاتانی بەڵتیق لە لیتوانیا ڕایگەیاند بەخشینی 18 ملیۆن یۆرۆ بە ئێران لەلایەن وڵاتانی ئەوروپاوە وەک پێدانی پیاڵەیەک ژەهر بەگەلی ئێران و لە ناوبردنی هەوڵەکانی کپکردنی دوژمنکاریەکانی ئێرانە لە ناوچەکە. لە بەرامبەردا ئێران دەیەوێت سەرڕای نیگەرانیەکانی ئەمریکا لە هاوکاریەکانی یەکێتی ئەوروپا لە ڕێگەی دادگای نێودەوڵەتیەوە قەرەبووی زیانەکانیشی لە ئەمریکا وەربگرێتەوە کە بەهۆی سزا ئابوووریەکانی ئەو وڵاتەوە دووچاری بووە. ئەمەش لە ڕێگەی دانیشتنی تایبەتی دادگای نێودەوڵەتی کە بڕیارە لە نێوان 27 بۆ 30 ئەم مانگە بەڕێوە بچێت سەبارەت بە سکاڵایەکی ئێران دژی ئەمریکا بەهۆی کشانەوەی لە ڕێکەوتنامەی ئەتۆمی. ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران و وڵاتانی پێنجکۆیەک لە کانونی دووەمی 2016 کەوتە بواری جێبەجێکردنەوە و ئەو کاتیش یەکێتی ئەوروپا سزا ئابوووریەکانی لەسەر تاران هەڵگرت. ئەمەش نیگەرانی ئەمریکا و ئیسرائیلی لێکەوتەوە و دواتر ئیدارەی ترامپ لە ئایاری ئەم ساڵدا بە شێوەیەکی تاکلایانە کشانەوەی لە ڕێکەوتنامەکە ڕاگەیاند.